بو حالتي من لقم دبو تماشا بو حالتي لقم دبو ئەم پیاوە ماوەی 19 ساڵە لە تیمی غەواسی خەباتەوە باس لە هۆکارەکانی خنکانم بۆ دەکات لە زێی گەورە و دەڵێت زۆرینەی ئەو کەسانە لێرە دەخینکێن شارەزای شوێنەکە نین و بەشێکیشیان لەلایەن هاوڕێکانیەوە هان دەدرێن تا زیاتر لە نێو ئاودا بمێننەوە و کە دواتر دەبێتە هۆی خنکانیان. هۆکارەکانیان ئەو هۆکارانە یەکەم ناشارازابوون لە ئەو موقعی کە دێن لەو گەشتیاری، دووش پابەند نەبوون بە هێلەجی خۆپاراستن لە خنکان، سێ پرسیار نەکردن لەو خەڵکانەی کە لە موقعینە ئایا ئێرە شیاوە لۆمەلانی یان نا. ئەوێک دەفعەت دەکا کە بەردەپەڕیەوە لە زەیەکە دەڵێ ئەگەر تو پیاوی وەرە دەرباز بۆ لە ئۆبەرەی ئێنە ناوەندێ زێ تووشی تەشەنووس دەبی دەخنچێ تەنانەت تااقەتی هاوارکردنیشی نامێنێتن یەکسەر لە جێەوە لە قوم دەبیتن. بۆ ڕێگریکردن لە خنکان و بڵاوکردنەوەی هۆشیاری زیاتر تیمێکی وەڵامدانەوەی خێرای مرۆیی JCC هەڵمەتێکیان ڕاگەیاندووە و بڕیارە لە ڕۆژانی داهاتوش هەڵمەتەکە لە چەند شوێنێکی تریش دەست پێ بکات. سەبارەت بە بڵاوکردنەوەی هۆشیاری واروەها بڵاوکردنەوەی ڕێنماییەکان سەبارەت بە ڕەچاوکردنی مەلەکردن لەو شوێنانەی کە پێویستە. ئێمە ئێستا لە شارۆچکەی خەباتین لە زەی کەڵک کە بەداخەوە ئامارەکان بەرەو بەرزبوونەوەنا هەوڵماندا لە بڵاوکردنەوەی هۆشیاریەکانمان بۆەوەی بتوانین هاوڵاتیانمان هاونیشتیمانیان یاخود گەشتیاران کە سەردانی ئەو شوێنە دەکەن لە گەرمای تااقەت بڕووکەن بە مەبەستی خۆفێنکردنەوە مەلە دەکەن ڕەچاوی تەواوی ڕێنماییەکان بن لە تەواوی ئەو شوێنانەی کە پێویستە تابلۆی تایبەت هەڵدەواسین واروها بڕوشوری تایبەت بە ڕێنماییەکان دابەشی هاونیشتیمان و هاوڵاتیان دەکەین. بە گوێرەی ئامارەکانی تیمی غەواسی خەبات لە ماوەی هەشتمانجی یەکەمی ئەم ساڵدا لە سنووری قەزاکە 9 کەس خنکاون کە یەکێکیان ژنە. بڕیار محەممەد، کورسات نیوز، قەزای خەبات.